هوايەتی ترم بوو دوای مامۆستای باخ ئەمان ئەویش ناتوانم وەزم هێناوە. بەرکەوتوانی چەکی کیمیاوی هەڵەبجە بارودۆخ و تەندروستیان بەرەو خراپی دەچێت بەتایبەت ئەو بریندارانەی کە ژیانیان بەندە بە بەکارهێنانی ئۆکسجینەوە هەندێک کات بۆی نەبوونی ئۆکسجینەوە ژیانیان دەکەوێتە مەترسیەوە. یەکێک لە بەرکەوتوانی چەکی کیمیایی کە ئۆکسجین بەکاردەێنێت دەڵێت پێویستیان بۆ ئۆکسجینەیە بۆ ئەوەی بتوانن بژین و ناکرێت پشتگوێ بخرێن و لیان نەپرسرێتەوە. ڕۆژێک نیوە دوو سێ نیوە مەعلەقە تاکو ژیانمان تا ڕۆژەی ئەگەڕێنە بەلای خۆی گەورەی ئەمە ئەبێ بەکاری بێنین. ئێمە پێویستیمان بە ژیان هەیە، پێویستمان بە ئۆکسجینە، پێویستمان بە عیلاجی ڕۆژانە. یعنی ئەوانە نین ئێمە پشتگوێ بخرێن، ئێمە ئەوان ئەو شتانە نین کەوا پشتگوێ بخرێن و لێمان نەپرسنەوە. لەگەڵ دروستبوونی قەیرانی دارایی لە کوردستان لەلایەن حکوومەتی هەرێمەوە هیچ بەرکەوتوویەکی کیمیاباران بۆ چارەسەر ڕەوانەی وڵاتانی دەرەوە نەکراوە. وێڕایەوەش ئەرکی کڕینی دەرمان و چارەسەر لەسەر گیرفانی خۆیانە کە ئەوەش باری ژیانیانی قورستر کردووە. سەرۆکی کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجەش دەڵێت تا ئێستاش داواکاریەک لەلایەن وەزارەتی تەندروستیەوە بۆ باشترکردنی ژیانی بریندارانی چەکی کیمیاوی نەدراوەتە ئەنجومەنی وەزیران. بەداخەوە لەبەرەوەی کە بریندارەکان چارەسەریان لێبراوە لە حاڵەتی خراپەوە بەرەو خراپتر ڕۆشتون. ژمارەیەک لەو کەسانی کە کۆندامی هەناسەیان گرفتی هەیە دەبێت ڕۆژانە بەپێی دکتۆری پسپۆڕی خۆیان ئۆکسجین بەکاربێنن و دیارە ئەوانە هەیەە ڕۆژی چەند سەعاتێک بەکارێنەوە هەشیانە بەردەوام بەکارێنێ. ئەوەندەی ئێمە بەدواچوونمان کردووە تاوەکو ئێستا لە وەزارەتی تەندروستیەوە هیچ یادداشتێک هیچ داواکاریەک نەدراوەتە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە یەکێک لە داواکاریەکان مەسەلەی چارەسەرکردنی بریندارانی کیمیاباران بێ. لە هەڵەبجە 25 بەرکەوتەی چەکی کیمیایی ئۆکسجین بەکاردەهێنن و ژیانیان پەیوەستە بەو ئامێرەی ئۆکسجینیان بۆ دروست دەکات. هاوکات بەرکەوتوانی چەکی کیمیایی داوا دەکەن نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیایی بکرێتەوە بۆ ئەوەی چارەسەریان بکرێت و کۆمەڵی قوربانیانی کیمیابارانیش جەخت لەوە دەکەنەوە کە چیتر بێدەنگ نابن لە ئاستە و کەم تەرخەمیانەی بەرامبەر کە سوکاری شەیدان و بەرکەوتوانی کیمیاباران دەکرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.